سڵاتان لێبێ هاوڕێکانمان گەڕاینەوە بۆلاتان لەگەڵ زیتەڵەی هاوڕێم لە بەرنامەیەکی تری تایبەت بە ڕۆژی هەینی زۆر خۆشحاڵین کە ئەم بەرنامەیە لەگەڵ مناڵە جوانەکانی هاوڕێمان پێکەوە هاتین کە کێک دروستکەین واتە پاپکێک دروستکەین وەکو ئەبینن قژین بنیش کردومە بەم پاپکەیکانە جابزانین زیتەڵە چۆنە زیتەڵە چۆنی تەوارگەن دەنگ و باسە چۆنە باشی من باشم تو ئامادەی بۆ ئەم بەرنامەیەمان کە کێک دروست بکەین پێکەوە ئەرە وڵات تەوارکە من ئامادەم بەس زەید دەم ناوی کردووە و شیرینی وشتە خۆشە بینم لێرە منیش زۆرم حەز لێ زیتەڵە دواتر پێکەوە ئەی خۆین کە دروستمان کرد باشە باشە تەوار بەڵێ زیتەڵە باشە تۆ بڵێ ئەم مناڵە ئازیزانەی ئەمڕۆمان فێر بن یەکسەر خۆیان لە ماڵەوەی ترکێک دروستکان زیتەڵە باش بوو بیری خستمەوە مناڵە جوانەکانی هاوڕێمان ئەمڕۆ بە هاوکاری گوڵزارخان پێکەوە دیزایانی کێکەکانەکەین واتە نەخشیان لەسەر دروستەکەین و ئیتر هەر هاوڕێک و بە دڵی خۆی کە کێک دروستکە یان زیتەڵەی هاوڕێم دروستکە یا گوڵێ دروستکە ئیتر پێکەوە چەند دیزایانی کێکێکەکەین یان تەوار دروستکە اینجا پێمان خۆشە مناڵەکانیش خۆیان بناسێنن بزانین ناویان چییە لە پۆلی چەنن چۆنن؟ باشن ئەیە خوار باش بن هەر باش بن با لەم هاوڕێمانەوە دەست پێ بکەین چۆنی؟ باشن ناوی چییە؟ نمە لە پۆلی چەنی؟ سێ جلوبەرگەکەش زۆر جوانە منیش لەبەرم کردووە بەس کڵاوەکەم لەبەر قژم من نەمتوانی بیکەم بەدڵتەتەوە خۆ؟ ئەی لە ماڵەوە هاوکاری دایکتەکەی خواردن دروستکەی ئەم جلوبەرگە لەبەرەکەی بۆی کە پیس نەبیت؟ زۆر جوانە زۆر لێ هاتووە ئەی تۆ ناو چییە؟ ئارە زیتەڵە ئەم هاوڕێمان ناوی ئارەیە ئارەگیان چۆنی؟ باشی؟ بەڵێ ئارە تۆ لە ماڵەوە هاوکاری خێزانەکەوەکەی لەگەڵ کاتی ناخواردن لەگەڵ دایکت و خوشکەکەت و براکانت و ئەوانە؟ بەڵێ چیەکەی کە نانە خۆی قاپ کۆچکەکە کووەکەیتەوە یان هەر ئەوە بەجێ ئەڵی بۆی ئەو ناوە پیس بێ کۆیەکەمەوە کوێیەکەیتەوە؟ ئەی تۆ زانی قاپ بشۆی؟ نازانی؟ ئەی بۆ من نەزانم ئەزانی بۆ؟ لەبەرەوەی من زیاتر هاوکاری خێزانەکەمەکەم دڵنیا مەگەر تۆش هاوکاری خێزانەکە و کەی فێری قاپ شۆردنەبی فێری ماڵ پاکردنەوەبی لەبەرەوەی مناڵ پێویستە هەست بە ئەرکەکانی سەرشانی خۆی بکات لە کاروباری ماڵۆیە باشە؟ ئافرین هەر بژیارێکە هاوڕێکم چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ پۆڵا ئافرین وەکو پۆڵا بەتوانای؟ وەکو پۆڵا بەهێزی؟ ئەگەر بۆ گزێک بی بۆ مێزەیە ئەشکێ گاڵتەم کرد ئافری پۆڵا لە پۆلی چەنی؟ چوار ئەی ئافری پۆڵا تۆ حەزت لە شیرینیە؟ چەندێ؟ زۆرە خۆی؟ باش ئەی دوای شیرینیە بێ یەکسەر چی بکەیت کە شیرینی ماخوات؟ شیرینمان خوات ئەبێ دەم و چاومان بشۆین یان دانمان بشۆین؟ دان بۆچی دان؟ لەبەرەوەی میکرۆبەکان لە دانمان نامێنێت ئافرین میکرۆبە چاوزەقەکان لە دانمانە بەجێمێنێ بۆیە پێویستە ئێمە دانمان بشۆین بۆی میکرۆبەکان بکەونە خوارە و بچنە ناوچێەوە مەخسەلەکە و دوایی بڕۆن وایە؟ ئافرین ئەت بژی هەر بژیت تۆ ناو چییە؟ مرد چۆنی بەخێر بێ ئەو چییە بەدەستەوە؟ خۆت ئامادە کردووە بۆی کە شیرینی دروستکەی لەگەڵمانە تۆ حەزت لە کەیکە؟ حەزت لە کەیکی چ ڕەنە؟ پینک وایە؟ پینک یان پەمەی شین حەزی لە شینە زیتەڵە وەڵای خۆ جوانی شوکو تەوقەکەی قژی تۆ وایەتەوە زیتەڵ تۆ حەزی لە پەمەیە یان شینە؟ من حەزم لە پەمەی هەیە شین هەیە سەوز زەرد هەموو ڕەنگەکانم حەزی ئەمڕۆ کەرەستەکان زۆربەی پەمەی و شین و واتە دوو ڕەنی زۆر جوانە وایە؟ هەر بژیت چۆنی؟ تۆ ناو چییە؟ ڕەوێن بەخێر بێ ڕەوێن تۆ لە مێشکتا دادناوە کە ئەمڕۆ چی دیزاینێکمان بۆ دروستکەی چ شێوەیەکمان بۆ دروستکەی لەسەر کێکەکان؟ چی داناوە چی دروستەکەی؟ داری سەری ساڵ داری سەری زۆر جوانە باشە پێم بڵێ چ ڕەنێک بەکارێنی؟ سەوز بۆ دارەکە ئەی بۆ لقەکانی کاوەیی ئەی چی پێواکەی دارەکە؟ دارەکە ئەستێرە جوانە تۆپەکانیی پێواکەی؟ تۆپی سوور تۆپی شین تۆپی زەرد وایە؟ زۆر باشە دوایی پێکۆ لەگەڵ زیتەڵەشە هاوکاری دەکەین باشە؟ زۆر چاکە ئەوڕێ پچکۆلەکەم چۆنی؟ ئێ چۆنی؟ چۆنی؟ ئەڵێ باشم باشی؟ ناو چییە؟
چی؟ أنا هانا هانا. ئافرین تۆزێ سەوتی بەرز کە با گوێمان لێ بێ أنا هانا هانا یان ئانا؟ أنا حەزت لە شیرینیە؟ باشە ئەبێ ئێمە شیرینی خوێ پێوەکەی؟ نا بۆچی؟ دوای تامی چی لێت دەمی چی لێت؟ دوای سوێرە بێت سوێرە بێ پێ ناوترێ شیرینی وایە؟ پێوترێ سوێرێنی وایە تەوای شتی وایە؟ سوێرێنی سوێرێنی وایە. نابێ باشە تۆ شیرینی زۆرە خۆی؟ نا چه شیرینیەکە حەز لێ ئەدی پێ بڵێ کی سيريني جبشی شیرینی باشە زیتەڵە لەم هاوڕێمانی پرسی دان کەشۆی ئەی تۆ دان کەشۆی کە ئەو شیرینیانە خۆیت باشە ئاگاب لە دانە بێ زۆر چاکە ئافرین با بڕۆین بۆ لای ئەم هاوڕێمان بزانین ناوی چییە يانا یانا بەخێر بێ لە پۆلی چەنی دو دوو هەر بژیت سەرکەوتوو بیت کاتە ئەمڕۆ چەند کەپکەیک دروستەکەی دو دوو حەز لە ژمارە دووە یەک کەپکەیک بێنی لەگەڵ یەک کەپکێکی تر ئەکاتە چەند دو ئەکاتە دوو کاتە یەک و یەک ئەکاتە دوو وایە تۆ ئەمڕۆ ئەبێ یەک کەپکێک لەگەڵ یەک کەپکێکی تر واتە دوو کەپکێکمان بۆ دروستەکەی باش هەر بژیت زەنی زیتەڵە پرسیارەکەی چییە زیتەڵەوەی چی لێ پرسی مرۆڤ چەندانیە؟ مرۆڤ چەندانیە چەند؟ پۆڵا دەڵێ ئەوێ بڵێ سی و دوودان ئەی باشە ئەگەر دوودانی پێشەوت بکەوێ مێنێتەوە چەندان؟ سيدا ئافرین ئەربژی ئەدی بە هێواشی چەپڵەیەکی بۆ لێن؟ بەهێواشی چەپڵ ئافرین دەستا خۆ زۆر باشە با بزانین ئەم هاوڕێی ترمان ناوی چییە؟ هنا إليا ئیلیا بەخێر بێ من تۆم بینی و هەست دەکەم لە گەشت و زانیاری لەگەڵمان نابووی وا بوو؟ بابا هەر بژیت لە چی بەرنامەی لەگەڵمان نابووی؟ قدرنا چین بۆ تۆ لە گەشتەکەمان؟ بیرت چۆتەوە؟ کێشە نییە بەزی تەڵی هاوڕێم ئەم هاوڕێ جوانەمان لە گەشتێکا لەگەڵمان نابوو جاتەوار تۆ نە گەشتە کردووە من هەر خۆم بیرم نەماوە چەند گەشتە کردو ئەو فەقیرە چۆن بیرێ مێنێت چوون بۆ تۆ وایە؟ ڕاستەکەی زیتەڵە بەس من ئەوانم بیرە ها ناسیمی تۆتم تۆ لە گەشتێکا لەگەڵمان نابووی وەڵا ئەی ئەفەریتەوە ئەمڕۆ ئامادەی بۆ ئەم دروستکردنی کێکانە و دیزاینکردنی بلى هەر بژیت ئافەرم هەوڕێکەم چۆنی؟ چۆنی؟ ناو چییە؟ دارا ناو چییە؟ دارا دارە؟ کارە کارە وامزانی دارە منیش هاوڕێکم هەیە ناوی دارە دوو داریشی دی ئەزانی لەکوێ لە باخچەکەی لای ماڵی خۆیانەوە کارە تۆ لە پۆلی چەنی؟ دو لە پۆلی دوو ئەی هاوڕێشمانە دوو. ئەم ساڵە چیتە پۆلی چەنە گەردەرچی سي سێ ئەی باشە مرۆڤ بێت لە ڕۆژێکا چەند ژەم نامخوا سي سێ ژەم بۆچی ئەگەر یەک ژەم نامخۆی چیمان لێ گەندەمان بەتاڵە بێت و برسیمان بێزە لەبێ وایە دوایی خەومانیت وایە ئافرین دەست خۆش ئەی تۆ حەزت لە شیرینیە چ کاتێک شیرینیە خۆی بەیانیان یان ئێوارە يلا ئێوارە کە نان و شیرینی و خوارد دەبێ مرۆڤ یەکسەر بخەوێ ئەیە بێت چی بکە دودان ئەبێ دەمودانی پشووە ئەبێت تۆزە پیاسەکە بۆ ئەوەی خواردنەکەی ئەز بکە باشە ئافرین هەر بژی ئەم کچە جوانی هاوڕێم چۆنە باشم ئەو کڵاوەکەی چی لیاو بۆ سن با کڵاوەکەی بۆ بێنینەوە کەوتە خوارە ئەدەی با بۆی بێنینەوە بۆ ئەستا بیکەرەوە سەرش کە جوانە ئافرین ژیشی چەند جوان و خاوە وایە تەوارە تۆزی ئاوا لێکە بۆی بۆ سەرت بگە باشە پێمان بڵێ تۆ لە ماڵەوە ئەم کڵاوشتە بەکارێنی کە خواردن لەگەڵ خێزانەکە تا دروستەکەی ئەو بەریەخەیە بەسی کە کارەکەی لەگەڵ خێزانەکە تا بۆچی؟ ئەزانی بۆی پێویست ئافرین بۆ ئەوەی پیس نەبێ بۆ ئەوەی تەڕیش نەبێ وایە تەواری هاوڕێم زیتەڵە ئەی کڵاوکە بۆچی بزانمەزانی بۆ ئەوەی کە قژەکانی کۆبێتەوە و نەچێتە ناو خواردنەکە لە ماڵەوە قشتە بەستی هەر زۆر باشە ئافرین بۆی قژن نەکەوێتە خواردنەکەەوە دوایی مووەچێتە دەمانەوە خواردنەکەشمان لێ تێگەچێ وایە؟ ئافرین باشە ئەبێ کە ئیشی ناو ماڵمان تەواو کرد دەسەکانمان چی لێ بکەین؟ بیشۆین بێ کە شەو خەوتین دەستمان چی لێ بین؟ بیشۆین و کرێمیشی لێ ئافرین کرێمی بۆچی لێ بین؟ بۆ
باشە بۆی نەپیشێ و نەرم و جوان بێ وایە؟ ئافرین دەستی من نەرم و جوانە ئەوەیە من ئەمڕۆ دەسم شۆر تێشتا کرێم لێنێەوە بەڵام شەو کە چوومە ماڵەوە کرێمی لێ باشە؟ وای زیتەڵی هاوڕێم زۆر گرنگیە بەخۆی ئێوەش گرنگی بم بە تەندروستی خۆتان باشە؟ زیتەڵا پێمان خۆشە ئێستا کە پێکەوە لەگەڵ مناڵەکان بڕۆین بۆ لای گوڵزارخان بۆ ئەوی کە خۆی بە هاوڕەکانی کەشمان بناسێنێت و دواتر پێکەوە دەستکەین بە دروستکردنی کێکەکان زۆر باش فەرموو بەخێر بێ گوڵزارخان هاوڕێ جوانەکانمان خۆشی شێفە ئەتوانین پێی بڵین شێف گوڵزار سڵاو لێ بێ شێف گوڵزار چۆنی؟ سپاس باشی؟ خۆشبی سپاس بەخێر هاتن بۆ کلاسەکەم زۆر سپاس ئەمە کلاسێکی بۆ سەری ساڵە مناڵان زۆر حەزی لێەکەن ئێوە یەکەم وەجبن بە دواتانە دوو وەجبەی کەشمان هەیە کە هەریەن حەزەکەن دیزاینەکانم بکەنەوە بۆ سەری ساڵ زۆر باشە زۆرمان پێخۆشە گوڵزارخان ئەنجا باسێکی ئەم کارەمان بۆ بکەی کە مناڵ چەندێک خۆوت زۆریان حەز لێ بەڵام چەندێک گرنگە کە مناڵان فێر بن کە دیزاین بکەن یان خۆیان ئیشی دەست بکەن بڵێ خۆی ئەمە وا لە مناڵەکات ئەوەی کە حەزی لێتی بیکە چکە مناڵ دامن حەزەکە یاری بە شتێک بکات جا من ئەم ڕێگەیم بەکارهێناوە بۆی کە مناڵ شارەزایەکی هەبێ لەوەی کە ئەخرێتە بەردەستی ینی ئەو شتە چییە کێک بە تایبەتی کەپکێک سەخۆی کەپکێک خۆی شیرینیە کە تایبەتە بەس بە مناڵ ئەنجا حەزەکەم مناڵان فێر بن چۆن دروستەکرێت و چۆنی ژەڕازێنرێتەوە دیزاینەکانیشم زیاتر مناڵانەیە ینی بۆ دنیای مناڵ ئەیکەم زۆر باشە لەگەڵ ئەوشا گوڵزارخان ئێمە کێکەکانمان حازرە چونکە مناڵ وەکو هەمووی ئەزانێ دروست نییە کە خۆیان فڕن بەکاربێنن ئێمە ئامادەمان کردووە تەنها دیزاینەکەی ماوە کە پێکەوە دیزاینەکەی اینجا مناڵەکان هەمومان لەگەڵ زیتەڵی هاوڕێم پێشتر دەستمان بە مادەی پاکشکەرە و پاکردەوە بۆیە ئێوەش کاتێک کە خواردنێک یان شیرینیەک ئاماداکەن دەستەکانتان بە جوانی پاکەنەوە و بیشۆن جا گوڵزارخان دەست پێ بکەین بەڵێ با دەست پێ بکەین چی بکەین ئەتوانی سەرەتا باسی ئەمانەمان بۆ بکەی کە ئەمانە چین چۆن بەکاریان ئێستا ئێوە چیتان لە بەردەمایە هەموو مناڵەکان یەکی تیرۆکیەکە کە پێویستمان پێیت و چۆن تۆ نان پانەکەیتەوە پێویست بە تیرۆکیەکە باشە پێویست بەم توڵانەیە ئەمە پێ ئەوترێت توڵ لە دنیای کێکە توڵی پێوترێ هەر یەکان بۆ شتێ بەکارێنێ ئەمە بۆ پێکەنین بۆ پێکەنینە ئەمەشیان بۆ هەندێک شتاکە تۆ لە دیزایانی کا بەکارێنی ئێستا ئێمە بەستەنا پێویستمان بمە هەیە پێویستمان بەم توڵ بەم بۆڵ توڵە هەیە ئەم بچووکە و هەروە پێویست بە چی هەیە پێویست بە فڵچەیەگەیە چونکە ئێمە کە ئیش لەگەڵ ئەم هەویری شەکراکەین ئەمی هەویری شەکرە خۆی نانووسێ بێکەوە ئەگەر شوێنەکەی تەڕ نەکەیت و دیزاینەکەی لەسەردانی ئەمەش هەویری شەکرەکانە بەکارێنی و چقۆیەکیشمان پێ و ئەم پێداویستیانە و لەگەڵ ئەم قاڵبکێگە ئەین پسکیتە خۆی ئەمە بۆ پسکیت بەکارێنێ بەس من بەکارێنم بۆ بڕینی دەستکەکانی سەر ئەم کەپچەکانە گوڵزارخان ئەمانەی ناو پەرداخەکان چین زۆر جوان ئەمەیان سپرینگڵە ڕەنگەکان تایبەتە بە کریسمس سەری ساڵ بەڵێ و ئەمەشیان هەر سپرینگڵە بەڵام ئەمە بۆ چاو بەکارێنین چکە سانتاکلۆزەکەمانەیە چاوم بۆ کردووە بەم سپرینگڵە قاوەیە لەگەڵ ئەمەشیان ئاوە ئەوەشیان ئاوە خۆیە بێ گلو بێ بەس من گلوم بەکارنێناوە ئاوەکە زیاتر بەردەستە واتە چی؟ گلو هەر شیلەیەکی بڵێنەها ڕوونە پێڵێن گلو بەس ئەمە ئاوە ئاوێکی تاقیمکراوی پاکە ئەوە بەکارێنی و ئەمەشیان نیشاستەیە یا نیشاستە یا خۆت بڵێن ئەتوانی شەکری تۆس بەکاربێنین کاتێک کە تۆ عەجینێ چکە شەکرە نووسێ بەدەستا ئەمە بەکارێنی ئاواکەی لە دەستیت ئەکاتەوە ڕاستەش لێیە ئەم ڕاستەیە من ستیلە پاکە بۆ زۆر شتەیە کە بەڕێکی ئەمانوێ بیبڕین وەکوی پڵاوەکەی بابا نۆئێل ئاوا دایانی لەسەری ئێبڕێ زۆر ڕێکە بێ باشە شێف بەکارێنی پرسیارێ ئەو ڕەنگانەی کە کێکەکانی پێ ڕازێننەوە هیچ زیانێکی نییە بۆ تەندروستی مناڵ نەخێر ئەمە خۆی هەر لە شەکرە
شكل وڕەنگ کراوە بەڵێ ڕەنگی خۆراکی من لە سەرتاوە ئەزایتەوان ترسام وامزانی بۆ یاخە زی تەڵە منی زۆر پرسیارەمە بۆ بانکی تۆ کردی تۆ بڵێ بەچی ڕەنگ کرابێت بە ڕەنگی خۆراکی یعنی مناڵەکان ها بیرتان نەچێت ئەوە ڕەنگی تایبەتە بە خۆراک بۆ ئەوەی کە مناڵ کێکەکەشی خوارد هیچ زیانێ بە تەندروستی نەگاو هیچ زیانێکی نییە وایە شێف بەڵێ زۆر باشە ئێستا پێویستمان بەوەی هەیە ئێمە یەکەم شت دێسکەکان ببڕین دێسکەکانی من هەمووی زۆربەی زۆری سپیە تۆ هەویری شەکرە سپێکە دەرێنی پانیەکەیتەوە یەکچی جوان سپێکەتە ئەدی دەست پێ بکەم بزانێت تۆ لەم یە نازانیت زانیشیمان بۆ دروستەکە سەوارکیان تۆش لەگەڵیانە هەوڵ بە زی تەڵە هاوکاریانەکەم باش ئەو دەبێن ئەو سپیەڵێ پانیکەرەوە ئەتوانی بیشێلیت بۆی ئەتوانی بیشێلی؟ دەست دووەرگرێ گوڵزارخان بەڵێ لێرە وەکو بڵێ سفرێک دانراوە کە قیاسی تایە ئەو بەڵێ. قیاسانە چین؟ ئەمە ماتە ئەمە هەر بۆ ئیشی هەویری لەسەرکرێت تۆ ئەو قیاسانە بەپێی حەجمی ئەو شتێککە ئەتەوێت مەسەنە زیاتر بۆ کێک بەکارێنرێ ئەمە بەڵێ بەس خۆی ئەمە شتێکی پاکتە میسترە عملیترە زۆر جوانی خۆیان قیاسەکانی بەکارێنێت بەڵێ قیاسەکانی لەسەرە تۆ چەندێک ئەتەوێت ئەو هەویرە پانکەیتەوە شێف گۆڵزار بەڵێ. بەسەر مناڵەکانی هاوڕێما گەڕایت و پێ دوتن بە تیرۆکەکە ئەبێت ئەم هەویرە زۆر باشتەنیت بکەنەوە بەڵێ. نابێ ئەستور بێت بۆچی ئەبێ بەو شێوەیە بێت آخر بۆی زۆرتری ینی کەمترین بڕی هەوی شەکرەکە بخوا کەمترین بڕی شەکرەکە بخوا ئەگەر ئەستور بێ زۆر زۆرە ڕاست ینی ڕێژەکەی زۆرە بێ بۆی لەبەرۆڵم کەمترین ڕێژە باتەنێک بێت کە یەکەش خۆی شەکری تایە ئەویش هەموو شەکر ئەم هەموو شەکرە کەواتە لەگەڵ باش. ئەمە تا دووبارە ئاگامان لە تەندروستی ئایتەمە. مناڵەکانە شێف باش ئەو شەکرە هەمان ئەو شەکرەیەکە ئێمە بۆ چاو بۆ شیرینی دروستکردنی تر بەکارێن یا شیرینەکەی شەکرەکەی جیاوازە خۆی هەرو شەکرەیە بەس بە پاودەری ینی کراوە بە تۆس ئەو لەگەڵیشە گلوکۆزیشی تایە فەرقی نییە گلوکۆزیش هەر شەکرە ڕاستە ئەنی بەهۆی گلوکۆزەکەەوە ئەنی هین کراوە ئاوە کراوە بۆ هەویرە زۆر باشە باشە هەنگاوی دوم چییە؟ ئیستا زۆربیان ئامادەیان کردو ئەو هەویرە هەنگاوی دووەم ئەوەیە دێسکەکانە بڕن ئەو بڕی بڕی نیشێتی ئاها چەند ئازایە چەند دانە دەرچوو گوڵزارخان لێرە چەند شێوەیەک دانراوە بەڵێ. بۆ ئەوەی کە پێی دروستکەن وایە بەڵێ. کاتە بەدەر لەوەی کە خۆیان بیانێشتێ دروستکەن بەمانەش هاوکاریە کە بێ بۆ ئەوەی کە ئەگەر داریان میزیان ورچێکتان میز دەتوانن بەمانە بەکاربێنن زۆر چاکە باشە شێف ئەو قاڵە بوو ئەو کەرەسانی کە ئێستا تۆ کێکەکەی پێڕازێنیتەوە مناڵا لە بەردەستیانە لە بازار هەیە بۆ ئەوەی ئەگەر مناڵێک حەزی لێ بوو بیکڕێ ئەتوانێت دەسیکەوێ یان ئەو تایبەتە تەنیا لە لای ئەوە دەسەکەێت ئەتوانێت دەستیکەوێت بەتابەتی لە زۆر دوکان هەیە بەس من ئاوا کە بە ژمارەیەکی زۆر دەستم کەوتووە ئەوە لە شوێنی کەوانی بە ژماری زۆر بە بڕی زۆر کڕیومە باشە مناڵان زۆر سەردانەکەن بۆ دروستکردنی کێک بۆ ڕازانەوەی بەڵێ باشە زیاتر چ کاتێکیان بۆ ئێرە بۆ ئەوەی کە کار لەسەر کێکەکان بکەن زۆرترین بۆ مناسەباتیان بۆ بۆنەکان بۆ کریسمسیان بۆ هاڵۆوێنیان بۆ نەورۆساییان ینی کلاسەکانم بەپی دیزاینە دیزاینەکانم هەر بۆ نەیەک و دیزاینێکم داناوە بۆ مناڵە بۆ گەورە بۆ تەمەنی هەرزەکاریش بەجیایە ئەوان ژمارەی کەپکێکەکانیان زیاتر ژمارەکەیان زۆرترە بۆ گەورە زۆرترە و دیزاینەکان قورسترە بەس بۆ مناڵ ینی تەنهارەوە نەیە کە سەرەتایەک فێرە بێ
بەس ئەتوانێت دووبارەی کاتەوە سێبارەی کاتەوە زیاتر شارەزایی پێیاکە لە شتەکانە. ئەی تۆ هەوڵ نای خولیان بۆ بکەیتەوە خولی درێژخایەن بۆی مناڵانیش فێر بن کە خۆیان پشت بە خۆیان بەسن لە دروستکردنی شیرینی و ئەو جۆرەشتانەیە بۆ ئەوەی کە ئەو خواردنانەی دەرەوە بەکارنێن خۆیان لە ماڵەکانی خۆیان بە پاک و خاوێنەی دروستیکەن پێویستیان بە خێزانەکانیان نەبێ خۆیان لە ماڵەوە دروستیکەن ئەو کارێکی ئەوە نەقورسە؟ وەڵی لە بڵێندا داهاتۆی شەڵاگەر شوێنێکی وا پیا بکەم کەیتر شوێنێک بیانی ئەمەندە بگونجێت ژمارەی زۆریش بگرێتە خۆی یان نەک شوێنەکە بچوو بێت. ئیشەکەم لەسەر ئەوە ینی شوێنێک تایبەت بەخۆم بێوەکو قوتابخانەیەک نایبنێ قوتابخانە بۆ فێرکردن. چونکە ئەوە زۆر کەمە لە وڵاتی ئەمە فێرکردن. بۆیە منیشەڵێن بە مناڵان پشت بە خۆیان بەسن توانەکانی خۆیان دەرخەن خۆتە زانی ئەو خواردنانەی کە لە دەرەوە ئەیکڕن لە کافتریاکان یان خواردنەکانی دەرەوە لە دوکان وشتەکان ڕەنگە هەندێک جار پاک نەبێ وایە؟ ئەها ئێمە زۆر جار دایک و باوکمان پێمان دەڵێن خواردنی دەرەوە مەکڕە پیسە یا خواردنی سەردانە پۆشرا و مەکڕە بەڵام ئێمە حەزمان لێتی وایە؟ بۆ ئەواڵم کە مناڵان لە ماڵەوە خۆیان پشت بە توانەکانی خۆیان ببەسن خۆیان پێویستیان بە گەورەکان نەبێ بەڵکو وەکو ئێستای ئەم مناڵە عەزیزانە خۆیان لە ماڵەوە خواردن دروستکەن و خۆیان کێکەکان دروستکەن. زۆر ڕاستەزیتەڵە لەگەڵەوەشا بەحرەکانی خۆیانە دۆزنەوە بۆ ڕازاندنەوە. باشە شێف گوڵزار دواتر چی بکەین؟ ئەو ڕەنگانە بەکاربێنین؟ ئەو دێسکەسپیانە ئاوا بێ بیخەیتە سەری بیخینە سەر کاکەی باشە بۆی ئەو کرێمەی کە بەسەرەوێتی ئەمە کرێمە کرێمی کەرەیە کرێمێکی زۆر زۆر تەندروستە هیچ موادێکی نیتیانی خراپیتیانە تەنها لە شکلەوە لەگەڵ کەرە و کەمێک بڕێ ڤانێلا ئەمە زیاتر لە وڵاتان زۆر بەکارێنن پێیان باشترە لە هەموو جۆرە کرێمیشیکە و ئەژمێنێتەوەی چیشی لێ ئەکسپایر نابێ بە هیچ شێوەیەک ئەمە ئەبێ داپۆشین دایپۆشە بە جوانی ئەهانسەوە هەموو تاسێری شێفکەن لەگەڵ ئەوە پێ قۆناغەکان جوانەکانمان ئێستا کەپکێکەکانمان ئامادە کردووە بەم شێوەیە بۆ ئەوەی کە دیزایانی بخینە سەر ڕاستە گوڵزارخان جا ئێستا گوڵزارخان پێی وتین کە سەوزەکە پانکەنەوە بۆی چی دروستکەین؟ بۆی ئەو درەختی کریسمسەکە بکەین. باشە ئەجا چۆن بیکەین؟ ئێستا ئەم کچە جوانە سەوزەکەی پانکرێتەوە ئێجا قاڵبی کمان هەیە ئەم قاڵبی دارەکە بەڵێ زۆر ئاسانە هەر خاص تەنها دروستکراوە بۆ ئیشی مناڵ ئاوا لەسەری دانی پاڵی پێوەنە وەکو ئەم هاوڕێ جوانشمان کە جوان پاڵی پێوەنێ سێتە دەرێ ئەوەی تۆ زۆر باشە ئەوە بەم شێوەیە جە دواتر ئەیخینە سەر کێکەکان ئەنجا شێف گوڵزار ئەم وردەکاریانە بەکارێنی ئیتر هەر مناڵە و بە ئارزووی خۆی بەکاری هێنێ درەختەکەی پێ بڕازێنێتەوە. ئەی بەدەر لەوەی کە ئەگەر یەکی نێوێ ئەمە بەکاربێنێ خۆی ئەتوانێت بەم شتانە شت دروست بکات؟ ئەتوانێت هەر بەدەست ینی شێوەکەی باش شێوەکەی زۆر چاکە. ئەستێرەتەوێ؟ ئەوەی تاقێتی توێز ناکەوە تاکێت زۆر جوان لەسەری دانێک سەری ئەتوانی ئەم وردانەشی بکەیتە ناو ئەتوانی ئەو قۆمە قاوی ئادی ئەوەی خۆتمان پیشاننا ئەمە گوڵزارخان ئەم هاوڕێمان ورچە ئەمەی دروست کردووە ئەوە هینە جنجر مانی پێوترێ بسکیتێک جنجر ئەوەی لە فلم کارتۆنی شڕێکی شایە وایە؟ زیرەکە هاوڕێ جوانەکانمان گەشتینەتە هەنگاوی کۆتایی دروستکردنی کێکەکە کە ئێستا لەگەڵ زیتەڵەی هاوڕێم و شێف گوڵزار پێکەوە سێری مناڵەکانەکەین کە بزانین چیان دروست کردو بۆچی ئەویان دروست کردو چۆن توانیان ئەوانە دروستکەن چونکە ئەیان بینم
شێوازی زۆر جوان ڕازانویانەتەوە وایە زیتەڵا زۆر ڕاستە وەرکە ئەزایی چی من بڕوام ناکرد ئەو شێوە جوانانی تیا دروست کرێ ئەزایی بۆ لەبەرەوەی بۆ مناڵ زۆر قورسەکە بتوانێت ئەو شێوانەی تیا دروست کات و شتێکی زۆر جوان و تایبەتە بەڕاستی من خۆ پێشتر نەمەزانی بەڵام شێف گوڵزار زۆر بەتوانایە و زۆر هاوکاری مناڵەکانی کرد تاوەکو بگەن بەو توانایی بەو ئاسەی کە ئەو شێوانی لێ دروست کرد. ڕاستە زیتەڵی هاوڕێم شێف گوڵزار زۆر هاوکاری مناڵەکانی کرد و گەشتنە کۆتایی هەنگاو جابا لەم هاوڕێ جوانەمانەوە دەست پێکەین بزانین چی دروست کردووە تۆ 4 دانە دروست کردووە وایە هەستەکەم تۆ حەزت لە ڕەنگی سپیە باشە ئەمە چی دروستە کردووە ئەوە چیادی بۆمان باس بکەم ئەمە داری کرسمەسە مش بۆ جوانی پێڵ کردووە مش داری کرسمەس بەس بە سپی باشە بۆ جوانی پێڵ کردووە ئەمەش وەکو شتێک وایە پێڵ کردو بۆ جوانی وەکو داری کرسمسی ژوایە ها سێگۆشەیی و دروست کردووە و ئەمانە وایە زۆر جوانە زیتەڵە بینی و زۆر جوانە بەڕاستی ئافەری ئەو چۆن زانی و داری کریسمس دروستکەی پێشتر بینی تا بەڵێ ئەی بۆ سەری ساڵی تازە لەگەڵ خێزانەکە تا لە ماڵەوە داری کریسمستا ڕازانوەتەوە بەڵێ ئەی ئافرین حەز لێیە بەڵێ ئەی حەزەکەی بۆ ئەم یەکیەکە ئیشەڵا بەفرباریە ئەو کاتە شێرە بەفری نەش دروستکە لە بەردەرگاکەی خۆتان باشە ئەی دیاری ئێم بە یەکتری ئێوە دیاریتان بۆ یەکتری کڕیوە من و زیتەڵی هاوڕێم دیاریمان بۆ یەکتری کڕیوە بەس جارێن نەمان ناوە بە یەکتری دواتر پێ و ناڵم دیارەکەم آخر منیش پێ و ناڵم دواتر خۆ سێری کە زیتەڵ دەست خۆش با بچینە لای ئارە بوو ئارە چۆنی ئارەی هاوڕێم مناڵەکان زۆر هیلاک بوو لەبەر ئەوەی بە تیرۆکەکە زۆر خەرێک بووی هەبیرەکەت پانە کردو ئاگام لێت بوو بەس زۆر باش دروستی کردووە ئەوە چی و دروست کردووە سێریکە ئەوە چیە ناوی چییە؟ دەموچاوە ناوی چییە؟ بابە نوێن باشە ئەی ئەمەیان ئەمەش زۆر جوانە داری کریسمسە باشە بۆچی سەوزە؟ ئەی دارپەمەی نەبوو؟ دارپەمەیە؟ دارپەمەیە؟ ئافرین باشە بۆمان باس بکە دایمەن بابەنوێ لەگەڵ داری کریسمسایەت بۆچی؟ چونکە دیاری دانێ لای دارەکەوە وایە ئەی تۆ بابەنوێ لە بینیوە؟ لەکوێ بینیوتە؟ هەر لە ڕسما بینیوتە؟ ئەی بەڕاستی نەو بینیوە؟ ئەی بۆ شەوی سەری ساڵی تازە ناچیتە دەرەوە لەگەڵ خێزانەکەتە؟ لە زۆربەی شوێنەکانی هەموو شارەکانی کوردستان بابەنوێلی لێ توانی وێنێ لەگەڵا بگری باشە؟ ئەو کاتە باقلی لەگەڵ بابەنوێ لا بۆ سڵای منیشی پێ بگێنە بڵێ زیتەڵە و تەواری هاوڕێم زۆر سەلامیان لێ کردی باشە؟ ئافەری پۆڵا چۆنی؟ باشی؟ پۆڵا زۆر بەتوانایی 1 2 3 4 دانەی دروست کردو جوانیشی لەو لاداناوە زیتەڵە ئاوە بۆ جوانیدان ئەوە هەر بۆ جوانی ئەوە ڕازانتەوە بەس زۆر یعنی 6 دانە وایە؟ ئافەری پۆڵا ئازی پۆڵا یەکێک پێمان بشانە بزایی چی و چی ئەمە داری سەری ساڵە چەند بە پاک و وردی دروست کردووە بسکیتەکەیە بسکیتەکەی کۆزاخان بسکیتی ناوی جنجرمان ئەمەش مەساسەکەیە زۆر جوانە ئەمەش بابەنوێلە؟ ناوەڵە بەفرەکەیە ئەفرەکە زۆر جوانە زۆر جوان دروستی کردو زیتەڵە لوتی گێزەری پێوە نییە گێزەرمان دەست نەکەوت وایە ڕاستە گێزەر نەما لە بازارە نەما هەموویان خوارد کە نوێشکەکان ئاخر باشە ئەو دوانەیتر ئاو دوانار ئاوان هەروا دروستی کردووە؟ تۆ کامیانە زۆر حەز لێ خۆکە کامیانە زۆر بەدڵە ئەوەیان بۆچی ئەوەیان؟ حەزم لێ زۆر ئەزانی پۆڵات ئەو پسکیتە دووسێ هاوڕێکەشمان دروستی کردووە بە شێوازی جیاواز ئەوەی هەمووتان زۆر جوانە ئەم هاوڕێمان بەزەر دروستی کردووە دواترە چین بۆ لای ئەویش باشە تۆ ئەگەر بیخۆین کامیانە خۆی لە پێشە؟ لە پێشە ئەمە ئەوەیان بۆچی حەزی لە قاوەکەیەتی؟ دڵی نایە ئەوەش قاوەی تایە ئەفەری باشە پێم بڵێ ئەگەر بیخۆین ئەبێ ئەم لایلۆنەش بخۆین؟ ئەبێ لێ بکەینەوە وایە کاتە ئەگاتان لەوەش بێ زۆر باشە ئافرین با بچینە لای مەرد چۆنی؟ هیلاک بووی؟ چەندێک هیلاک بووی؟ چەندێک ماندوو بووی؟ زۆر
باشە چەند کەپکەیت کە دروست کرد ئادەی؟ سێ زیتاڵە سێریکە کە جوان دروست ئافرین ئەوە چەندانێ سێدانە وایە؟ باشە تۆ حەزی لە کامیانە ئادی کامیان زۆر جوانە بەلات ئەو نەستەلەکەیان باشە ئەوە چی و چین ئەو شێوانەی دروستە کردووە؟ ئەوە داری ساڵی ساڵە ئەوەش داری ساڵی ساڵ ئەوە مەساسەکەیە زۆر مەساسە زۆرە خۆی ئەی دوای ئەوەی کە مەساسەکە و خوارد ئەو لە دەمەوەری ئافرین بۆ ئەوەی کە شیرینیەکە لە دەمتا نەمێنێتەوە دانەکانە کلۆر نەبن باشە؟ هەر بژیت مەر زۆر باشی لەگەڵەوەی کە تەمەنی ئەم بچووکترە لە چاو ئەوانە بەڵام زۆر جوان و لێ هات و دروستی کردووە هەر بژی چۆنیت؟ باشی شێف ئێوە چۆنن؟ بزانین ئەم چی دروست کردووە ئادەی یەک و جوان و سیان و چوار و پێنج و شەش و حەوت و هەشت و نۆ و دە و یان ئەو چەندانێ؟ پێنجە باشە ئادی بۆمان باس بکە ئەمە چیە دروستی کردووە ئەمە پسکیتەکەیە ئەو دەم و چاوی چۆن دروست کرد؟ بابا ئافرم تۆ ورتر دروستی کردووە دەم و چاوەکەی شێف ئەمان بە ئەوەی کە ئەدەواتەکەی خۆی ئەوەیان بەکارهێنا؟ بەڵێ هەرقاڵ بەکیان بەکارهێنەوە بۆیەوە جوان دروست بووە ئەمە داری سەری ساڵە ئەوەش داری سەری ساڵە باشە ئەی ئەمەیان؟ ئەمانە پێ ئەو وردەکاریەوە بۆ کردو زۆر جوانە ئەمەش سادەیە جوانە ئافرم تۆ خۆت کامەت حەز لێ سەری کڵاوەکەت کە کڵاوەکەشت داری سەری ساڵە ئادەی ئاوا سێریکە وەڵا زۆر لێکە چەند وایە ئافرم زۆر جوان دروستی کردووە هەر بژی شێف گوڵزار کاری مناڵەکانت پێ چۆن بوو؟ زۆر ینی بەپەلە کردمان بەس کاتێکی کەمان هەبوو لە ئەو تەمەنە و ئەو شتێک شتەکە ڕاستە سەرەتایان بوو بەڵێ سەرەتایە بەو سەرەتاییە و بۆ هینە تەمەنەکەمە بوو توانە ڕاستە ئەنی زۆر جوانە ئەبێ ئەمە جارێکی کە بێت باشترە بێ شتی جوانتریش دروستەکە ڕاستە خۆشیان ئەتوانن لە ماڵەوە دووبارەی بکەنەوە لە مارکێتەکان کاپکێکی ئامادەکراو هەیە حازر هەیە کە ئەتوانن ئەوە بکڕن دواتر ئەدەواتی ئەو شیرینی و هەویرانە بکڕن و دروستیکەنەوە ئەگەر پێیان خۆش بوو بە هەمان شێوەش مناڵەکانی هاوڕێکەشمان ئەوانی کە ئێستا ئامان بینن ئێوە دەتوانن لە ماڵەوە دووبارەی کەنەوە لە دە چەندی بە مناڵەکان؟ دەلە دەیانێمێ یعنی هەموویان بەتوانە بوون لە بەرەوەی هاتن بۆ کلاسەکەم توانای خۆشیان دەرخست گوێتان لێ مناڵەکان تواناکەیان زۆر باشە ئەی چەندی بە من و زیتەوە زۆر یازە لەدا یانزە لەدا ئەو خۆی ئەیا بە خۆی ترم دەست خۆش زۆر سپاس ماندوومان کردی شێف دەست خۆش بێ ئادەی بزانین ئەم هاوڕێمان چی دروست کردووە چۆنی؟ باشی مدوانکەکەشی وەکو ئەوانی کە دروستە کردو ملەوەن و جوانن ئەو ڕنگانی تایە ئەمە چۆن دروست کرد زۆر جوانە لوتەکەی لوتگێزەرەکەی کە بۆ هاوڕێم و بۆ دروستی نەکردو تۆ دروستی کردووە زانی؟ هەر بژیت ئەنی تۆزێ بۆمان باسکە ئەمانە چین ئەمە چین ئەوە چین ئەوە چین ئەوە هەروە دروستی کردووە باشە؟ ئافرین ئەوە چڕان و چڕانە بەکارهێناوە ڕەنگی سەوز سوور ڕەنێکی تریش دەی؟ سپی ئافرم ڕەنگی سپیش هەر بژی جا ئەو دروست کرد جاوە بەس زۆر باش فریا کەوتویت پێنج دانە دروست کردووە هەر بژیت ئافرم یانە چۆنی؟ باش ئادی پێم بڵێ چی و دروست کردووە؟ ئەوە پسکیتەکەیە ئەوە داری سەری ساڵە ئەوە سپیەکەیم لەبیر چووبووی تروە زەردەم کرد ئەوە شەر بە ئەمان شوێدایەتی سەری ساڵە و ئەوەش پسکیتەکەیە زۆر جوان کردوتە ئافرم تۆ خۆت چ ڕەنگە پێ جوانە لە هەمویان؟ زەردەکە ڕەنگی زەرد زۆر حەز لێ و بەکاریشی هێناوە هەر بژی ئەی خۆت بەدڵتە کارەکەت بەدڵە؟ چەندێک لێ ڕازیت؟ زۆر ئەی دووبارەیەکی تۆ لە ماڵەوە؟ بەڵ پێت خۆشە فێری هاوڕەکانی شتی بکەی؟
بەڵێ ئەتوانی دواتر لەگەڵ هاوڕێ و خێزانەکان تا دووبارێکی تو ئەوانیش فێ بکەی باشە؟ باش هەر بژیت. ئیلیاگیان چۆنی؟ باشم ئەدی با بتبینم زانم چی دروست کردووە ئەوە. چی دروست کردووە؟ سنومان با لێرۆ سێرەکەم بۆی کە زیتەڵەی هاوڕێشم لەگەڵ ما بێت بیرمە کرد زۆر بیری زیتەڵەمە کرد زیتەڵە چۆنی؟ وەڵی تەوەکە منیش زۆرم بیرە کردی ئەو بوو بەجوێشم بەتەنیا ئەوە هاتمەوە بۆ لات زیتەڵە. با لێرۆ سێری ئەم هاوڕە جوانەمان کەین. بۆمان باسکە. ئەمە سنومانەکە سنەومان واتە ئەمەش کسمەت شوێکە ئەمە جنجبرێت ئەوش جنجبرێت زۆر جوانە. هیلاک بووی کە دروستکریان ئاسان بوو. ئاسان ئاسان بوو وایە؟ وای. شێفیش زۆر یارمەتیایین. دواتر دەتوانی خۆ دروستیکەیتەوە فێر بوویت ئێستا؟ بەڵێ هەر بژیت ئافەری. ئەی تۆ ئەمە بسکیتە زیتەڵە سێری کە چی دروست ئەمە کردووە؟ بسکیتە ئافەری ئەمەش دارە ئەوەش دارە ئەوەش دارە ئەو دارەیان سوورە؟ زیتەڵە سووری دروست کردووە. آخر جۆرێک دار هەیە وابزانم زۆرتر لە وڵاتی سینەڕوێ وابزانمە بۆ هاوڕێم ئەو داری بینیوە وایە دارێکی سوورە تەوارەوە نەجوانە جایکەن بە مێز ئەیکەن بە کورسی ئەو شتانە دارێکە هەموو قەدەکەی سوورە من دڵنیا بەو هاوڕێم لەسەر ئەو شێوەیە دروستی کردووە بەس زۆر جوانە زیتەڵە. ڕاستە جوانە ئەو جنجەرمانی کە باسیشمان کرد پسکیتە پیاوەکە ڕەنگی زەردە لەمەی ئەمە چاوێکی سوورە و چاوێکی سەوزە. ئەو خۆی حەزی کردووە هەموو ڕەنگەکانی تیابێتەوە زۆر زۆر جوانە زۆر چاکە؟ ئەفەری هاوڕێکم ئەی تۆ چی دروست کردو ئادی پێم بڵێ من دارێکی سەویستا دوو جەرجە ئافرین وتریان چییە؟ وایە لێم تێک چووە زانی ئافرین لەبەرەوەی تەوار ئەم لە لامەوە بوو زۆر بە وردی کارەکانیە کرد ئەیویستی چاڵەیەکی تیان نەکە. ڕاستە زیتەڵە هەمویان زۆر زۆر بە جوانی ئایان کرد هاوڕێ جوانەکانمان ئێوەش دەتوانن دووباری کەنەوە لە ماڵەوە وەک شێف کە بۆی باسکردین یاخود بەشداری بکەن لە کلاسەکانی کە لە پین کەپکەیکە ئەتوانن ئێوەش بەشدار بن لەو کلاسە خۆشانەی و دواتر دووباری کەنەوە لەگەڵ هاوڕێکانتانە زۆر زۆر سپاس بۆ شێف گوڵزار کە ئەمڕۆ لەگەڵمانە بوو کۆمەڵێک زانیاری زۆر باشی یاینێ و سپاسی هاوڕێ جوانەکانمانەکەم کە ماندوو بوون و ئەو کێکە جوانیان دروست کردووە سپاسی زیتەڵەشەکەم کە لەگەڵمانە بوو منی زۆر سپاسی تۆکەم کە تۆش ئەمڕۆ لەگەڵ منەبووی زۆر سپاس زیتەڵە ئەنجا لە کۆتایی وەک هەمیشە پێم خۆشە کە لەگەڵ زیتەڵەیە کۆمەڵێک دیاریتان بینێ بۆ ئەوەی کە سوودمەند بن لە بەرنامەکەمان باشە؟ زۆر سپاس بۆ کۆدۆمۆ کە ئەو دیاریە جوانانەی بۆ ئامادە کردوین و دڵی مناڵە جوانانەمان بۆ خۆشەکە هەروەها سپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە ژمارەیەک گۆڤاری پەپولەی زۆر بە سوودی بۆ ناردووین بۆ ئەوەی مناڵەکانمان بتوانن سوود لە بڕگەکانی ببین و چیرۆکەکانی بخوێننەوە بۆ ئەوەی کە سوود لە هەموو بەرگەکانی ببینێت تەوارگیان زۆر باشە بژی زیتەڵی هاوڕێم ئێستا من کۆدۆمۆ ئەم بە هاوڕێکانم ئەنجابە پێکەوە کە کۆدۆمەکەمانێ ماڵ ئاوایی بکەین باشە؟ ماڵ ئاوایی بکەین ئێستا؟ یاڵا با ماڵ ئاوایی بکەین بۆ ئەوەی دواتر کەپکێکەکانیش کێکەکانیش پێکەوە بخۆین باشە؟ یاڵا تا بەرنامەیەکی تر هاوڕێ جوانەکانمان بە دیدارتان شادەبینەوە ئێوەش لە ماڵەوە شیرینی بخۆن بەڵام وەکو زیتەڵەوتی ئاگاتان لە تەندروستی و دانەکانتان بێ و دانەکانتان بە جوانی بشۆن باشە؟ ئەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خوا حەفیز خواتان لەگەڵ خواتان لەگەڵ